مرکەزی لە گرێبەستی نەوتەوە دەست پێ بکات. داهاتی سەرجەم خاڵە گومرجەکان داهاتی ناوخۆ بگەڕێنەوە بۆ دەستێکی ئەمین و گەنجینەی گشتی و بخرێتە خزمەتی خۆشگوزەرانی و ئاوەدانکردنی کورسانەوە. قەرەبووی موچە دزراوەکانی سەرجەم موچەخۆران بکرێتەوە. پەیڕەوی لامەرکەزی ئیداری و مالی بکرێ بۆ سەرجەم پارێزگاکان. لەم ڕێگەیەوە دامەزراندن و دەستەبەری هەلی کار بۆ هەزاران هاوڵاتی بە شمەینەت و بێدەرەتان دەڕەخسێ. ئێمە بە لەبەر چاوگرتنی هەلومەرجی سیاسی و ئابووری عێراق و کوردستان مۆڵەتی تەنها یەک مانگ دەدەینە دەسەڵات و بە وردی چاودێری ڕەفتار و هەنگاوەکانی چارەسەری کێشەکان دەکەین. بە پێچەوانەوە خۆپیشاندانی گەورەی جەماوەری دەگۆڕین بە ڕاپەڕینی سەرداسەری بۆ ڕاماڵینی ئەم دەسەڵاتە ستەمکارە. دەست لە دەست و قووەت لە خەڵک و لەخوا سەرکەوتوو بن لیژنەی سەرپەرشتی پێشمەرگە دێرینەکانی کوردستان. دڵنیابن ئەمە سەرەتایەکە، ئەمە پزیسکێکە، ئەمە مەشخەڵێکە، شۆڕشێکی گەورەی سەرتاسەری بەدواوەیە. ئومێد دەکەم کەناڵەکانی ڕاگەیاندن سوپاسانەکەم کە لێرەن زۆر بە گرنگی پێدانەوە ئەمە بڵاو بکەنەوە. ئەم دەسەڵاتە بێهۆشە، ئەم دەسەڵاتە خەمساردە، ئەم دەسەڵاتە ملهوڕە. ئەمانە هیچ لە سەدام حوسێن زیاتر دەسەڵات و هێزیان نییە کە میلەت هاتە سەر شەقام. ئەمانە بەرگەی لافاوی جەماوەر و میلەت ناگرن. ئومێد دەکەین بە دەستی خۆمان وا نەکەین کە ئەم هەرێمە هەرس بێنێ. چیتر ئێمە ئەم دەسەڵاتە بە دەسەڵاتی خۆمان نازانین، شاد و سەربەرز و سەرکەوتوو بن. بەڵێ ئەوەی کە بینیتان بەیاننامەی پێشمەرگەدەرینەکانی کوردستان بوو کە لە بەرامبەر دواکەوتنی موچەیە بەیاننامەیەکیان بڵاو کردەوە و تیایدا مۆڵەتی یەک مانگیان لەبەردەمی دەسەڵاتدانا لە بەرامبەر چاکردنی موچەکانیان و پێدانی موچەکانیان و وەکو خۆیان ئاماژەی پێەکەن نزیکەی 2 مانگە بێت کە ئەوان موچیان وەرنەگرتووە. بۆیە ئەوان وەکو لە بەیاننامەکە ڕانگەیان کە شۆڕشەیەکی برسێتی گەورە بەڕێوەیە. ئەگەر بێت و دەسەڵات گوێ بە داواکاری موچەخۆران نەدات لەوانەیە کارەساتی گەورە بکەوێتەوە و لەوانەیە میلەت و ئەوانیش ینی خۆیان لەبەردەم ڕاپەڕینێکی گەورەیە ببینەوە. بۆیە داواکەن کە زووتری کان سیستەمی موچەچا بکرێت. قوربان سڵاو لێبێت. سڵاو لە جەنابیش بە خێراتتان. موچەتان وەرنەگرتووە؟ وەڵای بیرمان نایە پێشژنی ڕەمەزان وەرمان گرتووە موچەی مانگی 5 2019 تا ئێستا خەتای ئەوان نییە کاکە، خەتای یەکێتیەکەی منە. ئەگەر یەکێتی ڕاست کات لە قنی ئەوان بکات. باقسەی نەشیاو نەکەین شکە ڕاستە خۆیە. چیت هەیە وەکو دەربڕینی خۆت وەکو گلەیەکی هەیە بیگەێنە لە خزمەتان بەڵام وتەی نەشیاوی تێ نەکرێت؟ وەڵاوی هەر ئەوەیە کاکە واز لەوان بێن نێمە نەجاتمانە بێ با لا مەرکەزی بۆ خۆمان دابین بکەن و ژیانی خۆمانەی بینە سەر لا سنووری خۆمانە. خۆش بێ جەنابتان وەکو پێشمەرگەیەک بکۆن ئەمڕۆ هاتوون دوای چەندین ساڵ هاتوون داوای موچەکەن لێرە. هۆکار چییە کە موچەکانتان پێ نادرێ ینی گوێ لە داواکاریەکانتان ناگیرێ؟ وەرزی موچەخۆران گەیشتووە بەمڕۆ. هۆکار بەڕاستی هۆکار ملوڕی ئەم دەسەڵاتەیە و شەریکەکانی بەڕاستی چیە وای لە مەزع کردووە، گۆڕان وای لێ کردووە، یەکێتی بێدەنگی یەکێتی نیشتمانی کوردستان وای کردووە. من بەزەو نەبە یەکێتی نیشتمانی کوردستان ئەڵێم با یەکێک لەو مەسئولە عسکەریانەی کاتی خۆی لەگەڵ ئێمە پێشمەرگە بۆ لە کوڕەداوێ کونجرین و ئامادین و ڕاست و منتیقەی شارباژێر و قەراخ کە پێشمەرگایەتی کردووە با لە خۆی ببوورێ بۆ سەیران سەردانێکی کوڕەداوێ کونجرین بکاتەوە بزانە تایە بە سیارەکەی وەمێنێ. یعنی خۆ هەر معاژ نییە کاکە، تۆ لە دەیەکە دانیشتووی چەندەها ساڵ ئەو دێیە خەڵکی ئەو لادیانە خزمەتیان کردووی. من خەڵکی شارم خەڵک سێمایم لە دارۆغا لەدایک بووم. بەس وەرە بزانە ئەم دێهاتانە چی بەسەر هاتووە، سەرڕای ئەوەش بەروبوومەکەشیان کە پارە ناکە. ئەمە یعنی گەورەترین زوڵمە لە میلەتە کراوە لە هەموو ژیانمە. من تەمەنم گەشتەوە تەمەنە لە ئەحمەد حەسەن بەکرەوە بەبیرم بێت دەسەڵاتی وا فاشیم نەدیوە لە کوڕی ئەرزە. یعنی بە شێوەیەک دەستیان خسۆتە بینەقاقای میلەت. یعنی بۆچی ئەبێ ئەندام پەرلەمانێکی کۆمەڵ یا یەکگرتوو دیفاع لە زیندانی سیاسی پێشمەرگەی دێریم کات بە فعلیش دیفاعیان کردووە. بۆ یەکگرتوو کە زیندانی سیاسی نییە، بۆ مەسەلەن NRT یاخود حیزبەکەیان ناوی چییە
ئەمەی شاسوار عەبدولواحید بۆ ئەندام پەرلەمانێکی ئەوان بێت دیفاع لە پێشمەرگەی دێرین بکە یعنی عیبە بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان عیبە بۆ مەسئولەکان عیبە بۆی کە ئەو لادیانەی ئیسلاحەتیان تیا کردو جادەیەکی تیان نییە دڵی نایە سیارەکەی بێتەوە بۆ سەیرانی ماڵ و منداڵەکەی بێتە کوڕەدای و کونجرین و ئامادی زۆر سپاسان ئێوە مۆڵەت یەک مانگتان خستۆتە بەردەمی حکومەت داواکاریەکانتان جێبەجێ بکرێت ئەگەر جێبەجێ نەکرا چیەکەنێ وڵا تاکە ڕێگەمان وەکو لە بەیانەکەی دەرکەوتەوە ئەم خۆپشاندانە فراوانترەکەین لەوانەیە گۆڕانکاری لە بۆچوونەکانمانە دروست بێت بەڕاستی ئێمە ئیتر ئەمە شتە قابلی قبولکردن نەماوە یعنی گەیشتۆتە لوتکەی نائەخلاقی نادادپەروەری نایەکسانی لە هەموو سەکتەرەکانی ژیانە دەسەڵات هیچ باکێکی نەماوە دەسەڵات خەڵکی بێئومێد کردووە خۆیان و خێزانەکانیان لە قیمەی خۆشی و نیعمەتی پارەیە ئەژین خەڵکیش لە بەسیتری خەیرانە پەنا بۆ موچابن لە هیچ وڵاتێکی دنیای شتی وا ڕوونایەت پەنا بۆ بڕینی موچە بەرن و کۆتی خەڵک ببڕن بەرمو سەری بازارکەن بازار بە تەواوەتی شێواوە ژیان شێواوە هیچ خۆشیەک ئومێدێک نەماوە خەڵک هەڵیچینێ لەسەر ئەم دەسەڵاتە بەڕاستی دەسەڵاتە پێویستە بگۆڕدرێ پێویستە شۆڕشێکی سەرتاسەری دروست بێ تا ڕاماڵی نیەم دەسەڵاتە خۆش بێ دیارە ئەوەی کە دەیبینین ئەگەر هاوکار و میێنەکان گوازێتەوە خۆپشاندان یان گردبوونەوەی بەشێک لە پێشمەرگەدەینەکانە دیارە وەکو خۆیان ئەمەژەم بێکرد نزیکەی دوو مانگە ئەوان موچەکانیان وەرنەگرتووە بۆیە یعنی نیگەرانی خۆیان دەرەبڕن لەو دۆخەی کە هەیە قوربان جان سڵاتان لێبێت شوێکی ڕاستەوخۆ لەگەڵتانین ئێوە دوو مانگە موچەتان وەرنەگرتووە پێما بوایە بەڵێ وایە ڕاستە کەواتە کە هیچ دەنگێکەیە بۆ پێدانی موچە ینی ئێوە ئەمڕۆ هاتوون ئەڵەن ئێمە قبوڵی ئەوە ناکەن کەواتە چیەکەن گەر قبوڵی ئەوە ناکەن موچەکان وەڵایی بەپێی ئێمە دەستەیەکی سەرۆکایەتیمان هەیە وەکو کۆمەڵی پێشمەرگە دێرینەکان هەمومان ملتەزیمین بەوانەوە ئەوان هەر بڕیارێک بدەن ئێمە لەگەڵ بڕیاری ئەوانین چونکەم ئەوان وەسع و معاناتی پێشمەرگەی دێرین ئەزانن چۆنە و تووشی کۆمەڵی کێشە بووین بە بۆنەی گەندەڵی و بوودەڵی ئەم حکومەتەوە کۆمەڵی کێشەمان بۆ دروست بووە کە بەخواستی خۆمان نییە تەنانەت کارگەشتۆتەوەی ڕەنگی داوەتەوە لە ناو خێزانەکانیشمانە بەڕاستی هەتا ئێستا هەر لەبەرەوەی کە ئەڵێن حکوومەتەکەی خۆمانە و بەڕنج و بەماندووبوون و بە شەید و خوێنڕشتن و قوربانی دانێکی زۆر ئەم حکوومەتە تەشکیل بووە بەڵام وا پێدەچێت نەک ڕەنجەکەی کەس نایخوا بگرە بۆ مەجموعەیە خەڵکانی کاسەلێس و خەڵکی چاوچنۆک و خەڵکی برسی و خەڵکی بێخەم کە ماهیەت و عەزێت و ناڕەحەتی و نەهامەتی ئەم میلەتەی بیر چۆتەوە یاخود نەیدیوە بە بۆنەی ئەوەی کە لێرە نەژیاوە لە چەند ساڵانی ڕابردووە ئێستاش کار گەیشتۆتەوە حەدەی لەوا نەماوە هیچ چین و توێژێک ئەم حکوومەتەی بوێ بەڕاستی نامانەوە پێویستیمان پیان نەماوە بڕۆن زۆر سپاس دیارە لێرە بەشێک لە پێشمەرگەدەینەکان ناو نووسن دیارە ئەوە لە کردبوونەکانی کارمەندانی هاتوش بەدی دەکرا پێم وابێ بۆ گواستنەوەی ڕاژەی موچەکانیانە بۆ سەر بەغا ئەگەر یارمەتیمان بێ ئەم ناونووسینە بۆ چییە بۆچی ناونووسن ئەم ناونووسینە بۆ چییە ئەوەی خۆمانە وڵات تەسوێری مەکرد ئەو بۆ کاری خۆمانە بۆی گەشمانە و زۆر باشە ینی وەکو ئاماژەم پێکرد من یەکێک لەوانم پرسیوە تایبەت بەخۆیان و ئەوانەی کە ئامادەیە بن و پێم وابێ بۆ گواستنەوەی موچەکانیشان بۆ سەر بەغا داواکەن کە ینی ڕاژەکانیان موچەکانیان بگوازرێتەوە بۆ سەر بەغا بۆی کە لێەوە هاوکاری بکرن مامە گیان سڵاوی خوا لێ بێ ژیان و گوزەرانتان بە بێموچەیی چۆنە وەڵی ژیان و گوزارەمان باش نییە و ئێمە وەکو پێشمەرگەی دێرین داوای بۆچی خۆمان ناکەین هەموو مۆزەفین و هەموو موچە خۆرانەکەین بە تایبەتی ئێمە ژیانمان وەک ژیانی ئەو خەڵکێ چەندە ساڵ پێشمەرگە بووین و ژیانی هەموو خۆمان لە پێشمەرگاتیا بەخت کرد و ئێستاش ئەم ڕۆژە کەوتینتە ئەم ڕۆژەوانێ و ئێمە داوای لە حکوومەت دەکەین باشە بەڵێ ڕێکاری خۆپشاندان و گرتبوونەوە و مانگرتن دەمێکە لە کوردستان بەتایبەت لە شاری سلێمانی دەگیرێتە بەر بۆ داواکردنی مافەکان بەڵام تا ئێستا حکوومەت جوابی ئەو داواکاری نەداوەتەوە کەواتە دەبێت چی دەبێت ڕاپەڕینێکی سەرتاسەری بکەین و ئێمە مانگێک حەلی تر نییە هیچ نەخێ مانگێک مۆڵەتمان داوەتە حکوومەت وەکو لیژنەکەمان
دوای ئەوەمە هەمومان لە ماڵەوە چەکانمان پاکرێتەوە حازرمان کردووە خیر و سیالی ژیانی خۆمان نەکەین ئێمە لە پێناوینەوەکانمانە ئێواڵەنجی مامەجان تۆڕی لەسەر نەبوونی موچە و دواکەوتنی موچەوەمانە دواکەوتنی موچە نەبوونی موچە تەنانەت ئێمە نین هەموو کێشەکانی کردوێتەوە هەموو دامودەستگاکانی حکوومەتی کردوێتەوە هەموو فەرماندەرانی کوردستانی کردوێتەوە ئێمە ژۆکە ئەو خەڵکە داواکاری خۆمانەکەین کە مافی خۆمانە ئێمە شۆڕشمان کردووە ئێمە خەباتمان کردووە ئێمە ماندوو بووین ئێستا کۆمەڵی خەڵک هاتوو سەر حازری خوا ئێمە داواکارین حکومەت بێتەوە وەش خۆی بەم شێوەیە نابڕات ڕاپەڕین سەرسەرایی بەردەوامە ئەوەی کە بینیتان یعنی گلەی و نیگەرانی و گازندەی پێشمەرگەدەرین کۆمەڵی پێشمەرگەدەرینەکان بوو کە لێرە لە شەقامی سالم گربوونەکان ئەنجام داوەکو خۆیان دەڵێن گربوونەکان بەردەوام دەبێت تاوەکۆ کاتێکە گوێ لە داواکاریەکانە گیرەوە وەڵامیان درێتەوە هەروەها مۆڵەتی یەک مانگیان سۆتە بەردەم دەسەڵات و کاربەدەستانی حکوومەت بۆی کە وەڵامی داواکاریەکانیان بدرێتەوە ئەگیناوەکو خۆیان ئاماژەیان بکە ڕێکاری توندر دەگرنەبەر بۆ داواکردنی مافەکانیان بەڵێ